زين امرو لسر ناوي چاندونەری سلێمانی گروپی شەی سەرحەد داتوین بۆ سەردانی هێڤەڵ ناسر کە بۆ مای 170 ڕۆژە بۆ دۆزێک بۆ ئازادی یعنی گشتی کۆمەڵگە و بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان وەک دەزانین بۆ ماوەی 8 ساڵە لە گۆشەگیریدایە چالاکیێک دەستی پێ کردووە لەلایەن بە سەرپەرشتی هێڤەڵ یەکەم کەس هێڤەڵ لەیلا گۆڤەن و دووەم هێڤەڵ ناسر دەست پێ کردووە ئێمەش وەکو گروپی شەی سەرحەد هاتوین بۆ پشتگیریکردن لە هێڤەڵ ناسر و هیوادارین بەڕاستی وەک تاکێک لە کۆمەڵگەدا هیوادارین ئەو خەونەی هێڤەڵ ناسر هەیەتی ئێمەش بە هەمان خەون هاتوین بۆ ئێرە و بە هەمان خەون هەوڵی ئازادی کوردستان دەدەین هیوادارین بتوانین چەند بەرهەمێک پێشکەشکەین بەدڵی هێڤەڵ ناسر بێت.